بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەی زیاتر لە 2 ساڵە قەیرانی سیاسی و دارایی هەرێمی کوردستان بەردەوامە و تاکو ئێستاشی ئیرادەیەکی جدی نییە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا حیزبە سیاسەکان دایان پرۆژە و دەستپێشخەریان بۆ چارەسەری کێشەکان پێشکەش کردووە بەڵام دەستپێشخەری و پرۆژەکانی هیچ ئەنجامێکیان نەبووە لە تەوریەکەم بە میوانداری بەڕێز سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتویان پرسە دەکەین هەروە لە تەوەری دووەمدا باز لە کێشەی بەشە دەرمانی هەرێمی کوردستان لە عێراق دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین لە بەش یەکەمدا و لەگەڵ دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دۆخی چەق بەستووی سیاسی و ئابووریش بە دوایدا زیاتر لە 2 ساڵە هەرێمی کوردستانی گرتوتەوە و دەیان کۆبوونەوەی نێوان هێزە سیاسیەکانیش نەیانتوانی کێشەکان چارەسەر بکەن لە ئێستاشدا هێز و لایەنە سیاسیەکان یەک قسەیان هەیە و دەڵێن پێویستە دۆخەکە ئاسایی بکرێتەوە بەڵام جەختکردنەوە لەم قسەیە تەنها دروشم بووە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە وتەبێژی پارتیش دەڵێت ناکرێت هەر لایەنە و نەخشە ڕێگایەکی تایبەت بەخۆی هەبێت و بیکات بە دەواازەی چارەسەر بەڵکو پێویستە پێکەوە هەنگاو بنێت ئەو هەوڵانەی کە درا بۆ ئەوە بوو کە ئەو نەخشە ڕێگایە بە تەوافق لە بینی هەموو لایەنەکاندا دروست ببێت نەک لایەنێک نەخشە ڕێگایەکی هەبێت و بیداتە ئەوانی تر ئیشی لەسەرکەن یان هەندێک جار مەرجی پێشوەختە هەبێت بۆ گفتوگۆکردن و ئەم جۆرەشتانە بۆیە تەسەور دەکەین هەوڵەکان بۆ ئەوەیە کە پێش ئەوەی بگەینە وادەی هەڵبژاردن کە دەبێت هەڵبژاردنەکە لە وادەکانی خۆیدا بکرێت چارەسەری کۆمەڵک کێشەیە هەیە بیکەین ئەو کاتە بچین بۆ بەرنامەی هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی باش و سەردەمیانە ئەنجام بدەین. کۆمەڵی ئیسلامیش پێی وایە نەبوونی ئیرادەیەک بۆ چارەسەری دۆخەکە وای کردووە کێشەکان درێژە بکێشن هاوکات پێشی وایە ئەوەی دۆخەکەی دروست کردووە وەک تەماشاکارێک سەیری دەکات و هەوڵی چاککردنەوەی نادات. سەبارەت بۆی کە تا ئێستا دۆخەماوەتۆ دیارە ئیرادەیەک نییە بۆ چارەسەرکردن ئەوەی هۆکاری شاری شۆکە و لایەنانە تەماشای دەکات نابێ وابێ بە تاکیدەوە لەدەسەر کەسێ بێ و هەر لایەنێک بێەوە داخلی ئەو تەحملی مەسئولیەتەکەی دەکات چکەوە وەزعیشی بارودۆخێکی نەگونجاوە و ئەو پێشهاتانەشی کە لە ئارادا هیچی لە بەرژەوەندی ئەو هەرێم و خەڵکی هەرێمی کوردستان نییە خەڵک دڵخۆش نەکرێەوە بەرچاوی خەڵک ڕوون نەکرێ خەڵک چۆن بێ بۆ هەڵبژاردنیان چۆن بێ دەنگ بدا ینی دەنگ بە چیە بدا و دەنگ بە چ بدا بەو بارودۆخە ناهەموارە بدا ناکرێەوە. یەکێتیش ئەگەرچی زۆر جار هێندەی پارتی ڕەخنەی لێ دەگیرێت بەوەی هەڵوێستێکی دیاری بۆ چارەسەری کێشەکان نییە و لە ڕووکەشدا لەگەڵ جەماوەرە و لە واقعیشدا هاوبەشە لە درێژە پێدان بەو دۆخە سیاسیە ئەندامێکی مەکتەب سیاسی ئەو حیزبە ئاماژە بۆ دەکات تاوەکو پەرلەمانکارە نەکرێتەوە نەکێشەی سەرۆکایەتی چارەسەر دەکرێت و نە هەڵبژاردنیش دەکرێت. ئەو ڕێکەوتنە بەڵێ زیان بە گەلی کوردەگەێنێ زیان بە کۆمەلگایەگەێنێ بە حکوومەتەگەێنێ زیان بە درێژە کێشانی قەیرانی ئابووری و سیاسی شەگەێنێ انتخابات ناکرێ ئەگەر ئەم دوو کێشەیە بە تایبەتی پەرلەمان و یاسای سەرۆکایەتی هەرێم چارەسەر ناکرێت انتخابات ناکرێت کە تا پەرلەمان نەبێ یاسا دەرناسێ تۆ بە کام یاسا کارەکەی گریمانەڵێ بە یاسا کۆنەکە بەڵام چێ بڕیارەدا بە یاسا کۆنەکە پەرلەمان بڕیارەدا بە یاسا کۆنەکە. زیاتر لە 2 ساڵە بەهۆی کێشەی سەرۆکایەتی هەرێم ئاڵۆزی سیاسی سەری هەڵداوە و پارتی بەهۆی ڕێگری لا یوسف محەممەد پەرلەمانی پاک خست و لەو کاتەوە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بە پێشێل کرا و ناو دەبرێت و لە ئێستاشدا هیچ دامەزراوەیەکی شەرعی لە کوردستان متمانەی پێناکرێت بەڵکو بە حیزبی ناو دەبرێن. ئاراس عەزیز کەناڵی پەیام هەولێر. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکەمان کاک سەرار بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک سەرار سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کە قەیرانی سیاسی و دارایی لە هەرێمی کوردستان دەیان پرۆژە و دەست پێشخەری پێشکەش کراون دوامینیان مەسەڵەن شەڕێگاکەیەکی نیشتیمانی کوردستانە بۆچی ئەم پرۆژانە ناتوانانی و بارودۆخەکە ئاسایی بکەنەوە. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە لە 2 ساڵی ڕابردوودا ئێمە بە بەردەوامی قسە و باز لەسەر ئەوە ئەکەین کە بێ سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا بگۆڕێ و هەموو لایەنەکان پابند بن بە یاسا و مەرجعیەتی سیاسی و یاسایی لە کوردستاندا کە پەرلەمانی کوردستانە بەڵام دوای 26 ساڵ لە حکومڕانی دەرکەوت ئەم مۆدێلە حزبیە دەرەقەتی داخوازیەکانی خەڵکی کوردستان لە ئێستادا دەرەقەتی بەڕێوەبردن و حکومڕانیەکی دامەزراوەیی
نایە و لە دوای 26 ساڵ ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ دامەزراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوەی قانونی نین بە معنای دامەزراوەی قانونی بنەماکانی نەچەسپیون کەواتە ئێمە لە 26 ساڵی ڕابردوودا ئەم مۆدلە لە حزبایەتێ نەیتوانیوە مۆدلێکی سەرکەوتوو لە حکومڕانی بەدی بێنێ بۆیە گفتوگۆی ئێمە هەمیشە لەسەر ئەوە بووە تاوەکو ئەم مۆدلە لە حزبایەتە نەگۆڕدرێ لە ڕاستیدا مۆدلێکی باش لە حکومڕانی بەدینایە و ئەوەی خەڵکی کوردستان داخوازیەتی ئەم جۆرەش لە پرۆژانە لە ڕاستیە هەوڵدانن بۆ دەربازبوون لەم قەیرانانەی کە هەن بەڵام دوجار دۆخەکە زۆر لەوە بارگرانتر و قورسرە بەم شێوازە لە مامەڵەی حزبایەتی بەم جۆرەی نەبوونی هەماهەنگی لە نێوان حزبەکاندا بتوانرێ خواستی هاوڵاتیان خواستی دیموکراسیەت و ئستحقاقاتی ئەم سەردەمەی خەباتی خەڵکی کوردستان کە قوربانی داوە بۆ ئەم سەردەمە بەدی بێت زۆر باشە بەڵام ینی دۆخەکە لەوە گەورەترە بەڵام کێوە کاریەوەیە کە نە پرۆژەکان نە کۆبوونەوەکان نەس پێشخەریەکانی چیان بەرهەمیان نییە بەڵێ لە ڕاستیدا هەریەکە لەو پرۆژانەی کە پێشکەش ئەکرێن وەکو پرەنسی هەندێک مەبادئی تایە باشن بەڵام دوجار میکانیزمی جێبەجێکردنی چۆنە لەوە داجارێکی تر لایەنە سیاسیەکان لەبەرەوەی متمانە لە نێوان دیانان نەماوە ناوچنە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە لە ماوەکانی ڕابردووە بارزانی بە ناوی دەست پێشخەریەوە چەند خاڵێکی خستە ڕوو گرنگترین خاڵی جەوهری ئەوە بوو گۆڕینی هەرسێ سەرۆکایەتیەکە بوو بۆ ئەوەی بتواندێ مەساری پرۆسی سیاسی بخرێتەوە سەرچکەی خۆی بەڵام پارتی لەم پرۆژەیە پاشگەز بووەوە پاشگەز بووە بۆ مانایی کە ئەوان دەستبەرداری مەسلەی سەرۆکایەتی هەرێم نابن دەستبەرداری سەرۆکایەتی حکوومەت نابن و دوجار دێتەوە سەر تەنها گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کوردستان بێگومان ئەمە خاڵێکی تعجیزیەوە داخوازیەکی تعجیزیە لە کاتێکە پارتی بە دەرەجە یەک مەسئولە لەوەی کە پەرلەمانی کوردستانی پەخست و کاروبارەکانی پەرلەمان ڕۆڵی ئەو تۆی نەما و حکوومەت دەستی کردە بڕینی موچەی فەرمانبەران و موچە خۆرانی کوردستان و کۆمەڵی ئیجراعاتی کرد لە دەرکردنی هەندێک لە وەزیرەکان دەرکەوت ئەو بارودۆخەوە بەو ئیجراعاتە نەک باشتر نەبوو بەڵکو خراپتر بوو و قەیرانی زۆرتری بەدوا هات کێشەکانی دارایی و ئابووری زیاتری کرد ئەدای حکوومەت خراپتر بوو و پێگەی حکوومەت و هەرێم لە ئاسی ڕێکخراوەکانی نێودەوڵەتیدا خراپتر بوو و لەو لاشەوە هاوڵاتیان متمانەیەکی ئەو تۆیان بە ئەم حکوومەتە نەماوە لەبەر ئەوە دەبینین ئەم پرۆژە لە دوای پرۆژە بەشی زۆری بۆ تێپەڕاندنی کاتەکانە و ئەم پرۆژە کە ئەم ڕۆیەکێتی نیشتیمانی کوردستان پەسەندی کردووە لە یەک خاڵدا کە جێگەی بایەخە ئەویش داخوازی گۆڕینی هەرسێ سەرۆکایەتیەکەیە بۆ هەرسێ حزبە سەرەکیەکەی کوردستان کە یەکێتی و گۆڕان و پارتی ینی سەرۆکایەتی هەرێم بۆ پارتی حکوومەت بۆ یەکێتی و گۆڕان سەرۆکایەتی پەرلەمانی لابێ ئەمە یەکێکە لە مەطرحەکان بۆ ئەوی بتوانرێ هاوسەنگیەک لە حکومڕانی لە کوردستان بێتن بارزانی نییە کە پێشتر کێشەی لەسەر بوو ینی هەمان شت نییە نێو بارودۆخەکە دروست بوو نێو پرۆژەی کە یەکێتی بەڕێز دەڵێ بەڕێز بازدۆکێکی لە خاڵەکان بۆ نمە سەرۆکایەتی هەرێم هەر بۆ پارتی بێت و سەرۆکایەتی حکوومەت بۆ ئێوە بێت ویکێتی گۆڕانکاریەکان ئەبێ لە هەرسێ سەرۆکایەتەکە ڕوودان وە بەو جۆرە دابش بێتەوە لە ڕووی سیاسیەوە بۆ معنایە ئەمە ئەقرارکردن نییە بەمانەوەی کەسێک یان نەمانەوەی کەسێک ئەمە نەخشە ڕێگایەکە بۆ گفتوگۆ لە بەردەم لایەنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەم مەرحەلەدا پێی باشە کە گۆڕانکاریەکان کە ڕوو دەدەن و دابشکاریەکان بەم جۆرە بن واتە ناکرێت لە نێوان سەرۆکایەتی هەرێم بۆ پارتی بمێنێتەوە مەسعود بارزانی نا بۆ پارتی بمێنێتەوە ئەو کاتە لە ڕووی قانونیەوە لە ئێستادا بارزانی حەقی قانونی نەماوە کە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان وەربگرێتەوە ئەی سەرۆکایەتی حکوومەت بە نەخشەرەگایەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانیش بۆ گۆڕان بەڵێ زۆر باشە بەس بەرز وتت پرۆژەکانی پێشتر زیاتر بۆ کات بەڕێکردنی ئەم چۆن نێنی کات کوشتن بۆچی بۆ دەرکەوت ئەم دانوستان و گفتوگۆیانە ئیرادەیەکی جدی لە پشتیانەوە نییە بۆ چالەسەری حەقیقی و خەمی خەڵکی بە دەرەجە یەک لە پشتەوە نییە ئەگەر خەمی خەڵکی هەبایە بێگومان ئەبواە هەر لایەک تەنازولی لە پشکی خۆی بکردایە بۆ بەرژەوەندی
گشتی چونکە خەڵکی کوردستان وەزعی زۆر خراپە لە ڕووی ماعیشیەوە لە ڕووی گوزەرانەوە و متمانەیەکی ئۆتۆنەماوە ئێستا مەترسی لە ڕاستە مەترسی شەڕی ناوخۆش لە هەرێمی کوردستاندا یەکێکە لە ئەگەرەکان بە تایبەتی دوای ئەو مانۆڕی کە سوپای تورکیا لە هەرێمی کوردستاندا دەیکات و فشارەکانی بۆ سەر پەکەکە وای کردووە کە نائۆقرەیەکی زیاتر لەسەر ئاستی شەقام و خەڵکی کوردستاندا دروست بێت کە دڵە ڕاوکەیەکە بە فعلی هەستی پێکرێ و مەترسی لەمە خراپتر بڕێوەیە ئەگەر لایەنە سیاسیەکان نەکەونە خۆیان و پێک نێن لەسەر یەکێک لە پرۆژەکان کێدا مەترسیە کە تورکیا داخڵی هەرێمی کوردستان بێ کە داخڵ بووە ئەمە داخڵ بۆ تویت بەڵگەیەک هەیە بەڵێ بە دڵنیاییەوە ساڵانێکە بەڵگەی مەلموسەیەکە تورکیا بنگە و بارەگاکانی لە هەرێمی کوردستان هەن و زیاتری کردوون و بەپێی تەقاریری دوێنێ و ئەمڕۆژ چەندین جوڵەی سەربازی تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان بینراوە ئەمانە خۆی بۆ خۆی یەکێکن لە مەترسیە هەرە گەورەکان کە تورکیا بێت لە ناو باشووری کوردستانەوە پەلاماری هێزێکی کوردستانی نیشتیمانی بدا کە پەکەکەیە لە ڕاستیدا ئەمە لەوانەیە دۆخەکە زۆر ئاوەسەرەوە پەیوەندێکی بە شەڕی ناوخۆیە شەڕ پەکەکە و تورکیا دەمێکەیە جا لە ڕاستیدا ئەمە تێوەگلانی لایەنەکانی ئەنی هەوڵ هەیە دوور نییە تێوەگلانی لایەنەکانی لێ بێتەکایەوە خۆ بیرمان نەچێت لە هەفتەی پێش و ئەو شەڕی لە خانە سوڕیدا کورد بە کورد نەبوو ئێجا ئەمە من بەدیدی من یەکێکە لە فشارەکانی تورکیا لەسەر پەکەکە لەسەر لە مانتیقەکە هەرچەندە ئێمە بووە بە باشتر دەزانین کە هەموو هێزەکانی پارچەکانی تری کوردستان لە باشووری کوردستان احترامی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بگرن و ڕێز لە خواستی خەڵکی کوردستان بگرن و هەوڵ بدەن کێشەکانی نێوان لایەنەکانی پارچەکانی تری کوردستان لەگەڵ لایەنەکانی باشووری کوردستان بە گفتوگۆ و ڕێکەوتن چارەسەر بکەن. زۆر باشە بەس سەبات بووی کە باز لەوەیەکە تا هەڵبژاردننی داهاتوو ڕەنگە ئەم دۆخە چەق بە سوود هەم سیاسی هەم دارایەکە بمێنێتەوە دەمەوێت سەرنجی بەڕێزیشت لەسەرەوە بزانم ئەمڕۆ سەرۆکی حکوومەت لە وتارێکدا لە دۆک باسی لەوە کرد کاوان سێ ساڵی سەختیان تێپەڕاندووە بەنیازن کۆمەڵێک پارە بۆ پرۆژە تاوا نەکراوەکان سەرف بکەن و کۆمەڵێک پارش بدەن بە بەڵێندەران. ڕای بەرز چێ ینی پێدوایە لە ڕابردوشدا پارە هەبووە بەڵام نەدراوە بە پرۆژەکان و بەڵێندەرانیش. ساڵی 2017 وەکو ساڵی 2016 سەختە بێ و ئەوەی تەنها تەحملی کردووە گەورەیەکە هیچ ئینجاز و هیچ دەستکەوت و هیچ شانازێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان نییە. ئینجاز و دەستکەوت و حرمەتەکە بۆ خەڵکی کوردستانە کە تەحملی ئەو نەهامەتی و بارگرانی و زەحمەتی و موچە بڕین و بێخزمەتگوزاری و نەبوونی کارەبا و کەمی ئەو نەبوونی ئیستیقراری سیاسی لە کوردستاندا کردووە. ئەگینا لایەنە سیاسیەکان هاوکاری خەڵکی کوردستان نەبوون لە تێپەڕاندنی بارگرانی و قەیرانەکان بەڵکو لایەنە سیاسیەکانی کوردستان بە ململانەی ناوخۆیان لە ڕووی دەرونیەوە خەڵکی کوردستانیان زۆر عزیز لە کاتێکە خەڵکی کوردستان هاوکارێکی گەورەی لایەنە سیاسیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان بوون لە ڕوبەڕووبوونەوەی داعش و هاوڵاتیان خۆبەخشانە چوونە بەرەکانی جەنگ خوێنیان بەخشی قوربانیاندا و هاوکاری مادی و معنەوی هێزی پێشمەرگەی کوردستان بوون لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستانی داعش بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بێباک بوو لەم هاوکاری خەڵکی کوردستان لە پیاداچوونەوە بەو بەناو پاشەکەوتی موچەیەوە بۆ گێڕانەوەی قوتی خەڵکی کوردستان ئەگینا بە دیدی ئێمە ئەوەی لە کوردستاندان وەکو نەوت دەفرۆشرێ بایی موچەی خەڵکی کوردستانی دەکرد ئەوەی کە لە پرۆسەی نەوتیەوە ڕووی داوە بارگرانێکی گەورەی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە بە تایبەتی بە دیدی ئێمە ئەم پرۆسەی نەوتیە و فرۆشتنی نەوت و هاتنەوەی داهاتەکەی پرۆسەیەکی شەفاف نییە پرۆسەیە کە تا ئێستا گومانی لەسەرەکرێ ئەو پارەی کە دەفرۆشە بە حەقیقی هەمووی ناچێتە خەزێنەی حکوومەتەوە دەچێتە لای حزب و لە هەندێک لە ناو حزب و حزبەکانی حکومڕان جا ئەمە پێویستی بەوەیە کە تۆ پەرلەمانی کوردستان تەفعیل بکەیتەوە لێپێچینەوە بکە بانگهێشتی ئەنجومەنی نەوت و غاز بکە بێتە بەردەم پەرلەمانی کوردستان پێی بڵێ نەوتی کەرکووک چۆن فرۆشراوە و داهاتەکەی هاتوۆتە کوێ بۆچی خەڵکی کەرکووک باجی فرۆشتنی نەوتی کەرکووکیدا لە ڕێ هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوە ئەمە نەک تەنها نەوتی کەرکووک و هەموو پرۆسی نەوتی لە کوردستانەوە لە شێخان و زاخۆ بۆ هەولێر و کەڵک و تا ئەگاتە گەرمیان بەچوون بەرز لە ستاچەندی داهاتینەوت بۆ حیزب دەڕوە ئەویان پێویستی بە لێپێچینەوەیە پێویستی بە چاودێریەکی دقیقی بۆ نمونەوەندەی کە من لە ڕاستیە ئەوەی ئەوترێ زمانی ژمارەکان من
بە دەقیقی ناتوانم ئێستا پێ بڵم بەڵام هەموو هاوڵاتێکی کوردستان دەزانێت ئەم مەسەلەیە ناشەفافە و ئەم پرۆسەیە غەدری تێدایە بۆ سەر حسابی خەڵکی کوردستان و لەسەر حسابی بەرژەوەندی فئەیەکی معین. زۆر باش تا چەند مەسەلەن ئەوەی پارەی پرۆژەکان و مەسەلەن ئەوەی بەڵێندەرەکانیش پەیوەندی بە مەسەلەی بانگەشی هەڵبژاردنەوەیەکە ئێمە مەسەلەن هەژمان ماوە بۆ مەسەلەی هەڵبژاردن تا لە هەڵبژاردنی نزیک بینەوە تا چەند سەرکردە و حیزبەکانیش دەیانەوە خۆیان لەگەڵ جەماوەر ئاش بکەنەوە. من پێم وانیە لایەنەکان ڕازگۆ بن لە بانگەشەی هەڵبژاردن و ئەوانەی لە پێشە دەرئەبڕن کە ئەوان بێباکن لەوەی ئامادەن بچنە پرۆسەی هەڵبژاردنەوە ڕازگۆ نین لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن. ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن احترامی ئیرادەی پەرلەمان و احترامی دەنگی دەنگدەرانی کوردستانیان دەگرت و پەرلەمانی کوردستانیان پەک نەخست. بۆیە ئێستاکە قسەیەک لەناو خەڵکی کوردستان هاتوۆتە پێشەوە فەرموو ئەوە هەڵبژاردنیش کرا. فەرموو ئەوە لایەنێک دوو کورسی زیادی کرد و لایەنێکی تر دوو کورسی کەمی کرد لە نەتیجە کە عەقڵەتی حەزبایەتی لە کوردستانە و مۆدێلی حکومڕانی بەم جۆرە بێ چی لە ژیانی خەڵکی کوردستانە گۆڕێ بەڵکو ئێمە بە دڵنیاییەوە درێژە دەین بەم دۆخە قەیراناویە کە قەیرانی تریشی تێدەسەر چکەتەوە بە نیازی چارەسەرکردن زۆر باشە قەیرانەکانەوە بانگەشەی هەڵبژاردن ناکەی. بەڵام کاکسرە تا لە هەڵبژاردن نزیک بینەوە پارە ڕەنگە لە حیزبەکان زیاتر دەرنەکەوێتەوە. لە ڕاستیدا من وای ئەبینم ئەم قسەیەکی لەجێ خۆی نییە هەرچەنە ئێمە لەگەڵ ئەوەین هەموو خولەکانی پەرلەمانواتە دەورەی ئینتیخابی لە کاتی خۆیدا بکرێ و خولی پەرلەمان و حکوومەت درێژ نەکرێتەوە و پرۆسی دیموکراسی بچێتەوە سەر بنەمای خۆی. بەڵام هەموو ئەمانە بانگەشان حقیقەتی لە پشتەوە نییە. ئەگینا فەرمونون تا ئێستاکە کۆمسیۆنی هەڵبژاردن دامەزاوە با ئەو پارەیە کە تەرخانەکرێ ئێستا بانگەشاکرێت بۆ هەڵبژاردن تەرخان کرایە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە ناوی دووبارە و لە ناوی مردوو. ئایا ئەمە کراوە بە دڵنیاییەوە نەخێر. ئایا زەمینەی ئایا ئەو حیزبانەی کە بانگەشاکەن کە بێمنەتن لەوەی کە هەڵبژاردن بکرێت لە کاتی خۆیدا ئایا ئەوان لە ڕووی دیموکراسی و لە ڕووی سیاسیەوە توانیوانە زەمینەیەکی لەبار بۆ پێکەوە چکە مەسلەی هەڵبژاردن پێویستی بە دروستکردنی متمانە هەیە پێویستی بە موسسات هەیە چاودێری بکە پێویستی بە موسسات هەیە بتوانێت ئومێدی بە گەشەکردنی زیاتر هەبێت لە ڕووی دیموکراسی و گەشەکردنی سیاسیەوە چونکە هەڵبژاردن هەر بۆ ناو خەڵک نییە چونکە ئەبدەیتی ژیانی سیاسی و حزبایەتی شکات لە کوردستانە حزب سیاسەکانی کوردستان کە بە مۆدێلێکی قەدیم مامەڵە لەگەڵ استحقاقاتی ئێستاکەن ئەمە دیدگایەکە بۆ خواستی هەڵبژاردن و پرۆسی دیموکراسی بێگومان زۆر باش بەستمەوە ئێستا پێشتر باز لە قەیرانی دارایی دەکرا تا لە هەڵبژاردن نزیک بینەوە پارە زیاتر مەسەلەن دەرناکەوێتەوە لای حیزبەکان حتما مەسلەی مادی لە هەڵبژاردنە دەوری خۆی هەیە بە دڵنیایەوە لە 26 ساڵی ڕابردوودا ئیمکانیەتی حکوومەت بۆ پرۆسی هەڵبژاردن بەکار هاتووە و لە داهاتووشدا ئەمە یەکێکە لە ئەگەرەکان و هەر لایەک بۆ خۆی ئەشێ پاشخانێکی ئەوە بکات بۆ مەسلەی هەڵبژاردن بەڵام بە دڵنیاییەوە خەڵکی کوردستان تووڕێە لەم مۆدێلە لە حزبایەتی و ئەم مۆدێلە لە حزبایەتی کۆتایی هاتووە زۆر باش حزبایەتی کە ئاعتیماد دەکاتە سەر ئەوەی کە قوتی خەڵک بۆ بەرژەوەندی حزبی بەکاربێنە ئەمە کارێکی بەڵێ ئەم مۆدێل لە حیزبایەتی بەم شێوەیە کە پارەی لە بەردەستدا بێت لە جیهاندا نمونەی هەیە نەخێر هیچ حیزبێک لە جیهاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم مۆدێلانە هەن و لەو وڵاتانی کە دیموکراسی تێدا گەشەی نەکردووە و سەروەری یاسانیە بەڵێ نمونەی لەم بابەتە هەن بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا هیوامان دەخواست بە حکومەوەی نەتەوەیەکی بێدەوڵەتین و هەوڵ دەین بەرەو دەوڵەت و سربەخۆیی بڕۆین دەبێت ڕێز لە ئیرادەی خەڵک بگیرێ ئیرادەی دیموکراسی بکرێ ئێمە لە بەرەوەی دژەکانمان نادیموکراسین دەبوو ئێمە هەموو پایەکانی دیموکراسیمان وەکو پیرۆزی تەماشا بکردایەکە یەکێک لەوانە مەسلەی هەڵبژاردن و مەسلەی دەستا و دەستکردنی دەسەڵات و مەسلەی ڕێزگرتن لە ئیرادەی گشتی کە لای ئێمە ئیرادەی گشتی لە ڕووی قانونیەوە تعبیرە لە مەرجعی سیاسی و یاسایی لە کوردستانە کە پەرلەمانی کوردستان زۆر باش بەڵام ئێستا کامیان دۆڵەمەندترن لە کوردستان ئەو دوو حیزبی کە دەسەڵاتیان بەسییان حکوومەت من پێم وایە داراییەوە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی قەرزارە و دەیان ملیار دۆلار قەرزاری ناوخۆیی و دەرەوەیە و ئەمەش بەهۆی سیاسەتێکی
حکومڕانی خراپەوە و بەهۆی ئیعلانکردنی سربەخۆیی ئابووری و دواتر سربەخۆیی ئابووری بەپێی سیاسەتێکی واقعیانە نەبوو دابڕاندنی هەرێمی کوردستان لە بەغدا لە ڕووی ئابووریەوە کە دواتر بڕینی بودجەی هەرێمی کوردستانی لێکەوتەوە کارێکی خراپ بوو. هەموو ئەمانە لە ڕاستیدا ئەوباڵن بەسەر حکوومەتەوە بە تایبەتیش ئەو لایەنانەی کە لە حکوومەتن بەرپرسیارەتی ئەمەستا حیزب ئەو دوو حیزب دەوڵەمەندتریان حکوومەت بۆ چونیتەوە بەدیدی من لە کوردستاندا حزب لە حکوومەت دەوڵەمەندترە بەڵێ هەر حزب بۆ نمونە ئەگەر کۆمەڵی ئیسلامی وەربگری لەوانەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەوڵەمەندتر لەبەر ئەوەی لەوانەیە کۆمەڵی ئیسلامی قەرزار نەبێ کۆمەڵی ئیسلامی چۆن لە حکوومەت دەوڵەمەندترە. من لەم تەلەڤیزیۆنە قساکەم کە تەلەڤیزیۆنی کۆمەڵی ئیسلامیە بۆیە ناوی کۆمەڵی ئیسلامی وەکو نمونەیەک لە حزبەکانی کوردستانە هێنەوە ئەگی ناتوانم یەکێتیت پێ بڵێم پارتیت پێ بڵێم لایەنەکانی تریشت پێ بڵێم بەڵام ئەوەی هەیە هەموو حزبەکانی حکومڕان لە هەرێمی کوردستانە لە ڕاستیدا جۆری بەشداریکردنیان لە حکوومەت بۆ ئەوە نەبوو هەموو توانەکانی حزب خەنە خزمەتی حکوومەتەوە بەڵکو هەری لایەک بەپی پشک و حەجمی خۆی هەوڵی داوە لە حکوومەتدا زۆر باش بەس کاکسەر ئێستا لە کوردستان جگە لە یەکێتی و پارتی کەس بیرەنەوتیە و خاڵی سنووری بەدەستە لە ڕاستیدا ئەم مۆدێلە لە حزبایەتی لە یەکێتی لە پارتی و بۆ لایەنەکانی تریش من متفق نیم لەگەڵی وە ڕخنەی خۆم هەبووە زۆر باشە بەس مۆسمی لە کوردستان ئێستا جگە لە پارتی و یەکێتی کەس خاڵی سنووری بەدەستە لەگەڵ بیرنەوت من ئەتوانم ئەوەت پێ بڵم کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان سربەخۆ نییە لە بەڕێوەبردندا ئەمە حکوومەتی حزبیە ئەم حکوومەتە حزبیانە حکوومەتێکی ئەتوانم بڵێم گەمارۆ دراون و توانەکانی حکوومەت بۆ خزمەتی حزب بەکارهێنرێ من بەو مانایەنە کە بیرێنەوتەکان هی حزبن بەڵام بیرێنەوتەکان بۆ عەقدی نەوتین لە ڕێگەی کۆمپانیەکانەوە کراون لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکان ئەگەر حزب ڕاستەوخۆ مۆنۆپۆلی ئەمەی نەکرد بێ ناڕاستەوخۆ کردوێتی ئەشخاص لە ناو حزبان کردێتی یعنی تۆ من بەرە شەڕی زۆر باشە بەڵام ئێستا لە هیوادارم گفتوگۆکەی من و تۆ نەچێتە بابی کێشەی شخصی کێشەی من و تۆ لەگەڵ حزبێکی معەن ئەوەندەی ئێمە لەم مۆدێلە لە حزبایە بەس ئەم مۆدێلە حیزبایەتی بۆ نمونە سەبۆ نمونە جگە لە پارتی ویشێتی کەسی تر خاڵی سنووری و بیرەنەوتی باشە من پرسیارێک لە تۆەکەم بۆچی لایەنەکانی تری ناو حکوومەت ئەقراری ئەم واقعیان کردو ئەگەر وابێ نازانم وایە وانە وانە ئەقراریان نەکردووە شەریک نین لەم حکوومەتە لەکوێ شەریکن بۆنمە بەشداری لەم حکوومەتە با بەشدارن بەس کەسە و بە پێ لە ڕووی قانونیەوە بەرپرسیارەتیان ناکەوێتەوە بەرپرسیارەتی لەکوێ بەرپرسیارەتی قانونی لە ئەدای حکوومەت عەقدێکی نەوت ئەکرێ بیرێکی نەوت بەکار ئەهێنرێ وانە لە ڕێگەی ئەنجومەنی نەوت و غازەوە کە بەشێکە لە ئەنجومەنی وەزیران وانە وەلایەنەکان ئەندامن لە ناو ئەنجومەنی وەزیرانە بەشدارن لە ناو ئەو پرۆسەیەدان لە ڕووی قانونیەوە بەرپرسیارەتیان ناکەوێتە ئەستۆ بەڵێ کاتێک کە تۆ بەرنامەی حکوومەت دەبێتە بەرنامەی 5 حزبی سیاسی وانە لەو کابینەیەدا ئەمانەی کە تیا بەشدارن لە ڕووی قانونیەوە بەرپرسیارەتیان نەکەوێتە ئەستۆ بۆیە من وای ئەبینم کە پێ ئەچێ لەم عەقڵەتی حزبایەتی ئێستا لە کوردستاندا هەیە ئەگەر پارتیش نەبێ حزبێکی تر بچێتە جێگەی پارتی ناتوانێت لەو ینی فارقی ئەوە ناتوانێت باشتر پێداویستیەکانی خەڵکی کوردستان دابین کە تاوەکو ئێمە نەتوانین ئەم مۆدێلە لە حزبایەتی بگۆڕین چونکە ئەمڕۆ وای ئەخوێنمەوە من و ئێمە لە کادرەکانی وەسەتی ناو حزبەکانی تریش گفتوگۆیەکی گەرم هەیە ئەبینین نەک هەر ئەم حزبانی سەرەکی و باڵا دەست کە 26 ساڵ لە حکومڕانن حزبەکانی تریش کادرەکانی خۆیان قاعیدەی خۆیان گلەی و گازندەیەکی گەوریان لەم مۆدێلە لە بەڕێوەبردننی حزب هەیە لەلایەن سەرکردایەتیەکانیانەوە لەبەر ئەوە ئێمە پێویستمان بەوەیە کە تێبگەین بە عەقڵێتی 26 ساڵی حکومڕانی ڕابردوو لێرەوە تا بە هەموو کەم و کوڕەکانەوە تا ئێرە هات بەم عەقڵێتە بەردەوام بێ بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان دەچێتە لێواری نزیکبوونەوە لە هەرەسێکی تر بۆ ئەمڕۆ دەرفەتەکان لە بەردەست ئێمەدا کەمتر دەبنەوە کە ئیستحقاقاقی زۆرترمان لە دوای شەڕی داعش لە بەردەمدا بوو بەهۆی ناکۆکی و
نەبوونی نێوان لایەنە سیاسیەکانەوە لە ڕاستیدا ئێمە ئێستا بە دڵڕاوکەیەکی زۆرەوە سەیری بارودۆخی سیاسی کوردستانەکەین و ئەگەری بەریەکەوتنەکان زۆرن بە تایبەتیش جوڵەی لایەنە ئەقلیمیەکان لە هەرێمی کوردستان و دەوروبەری هەرێمی کوردستانە زۆر ناسروشتیە پێچێ ئێمە خۆمان ئامادە زۆر بەکرێ چارەسەرچی بۆم دۆخە و دۆخی پەرلەمانتی بەسەری کاتمان نەماوە پارتی چۆن بڕیاریدا کە پەرلەمانی کوردستان دابخە بەو جۆرە ئەقرار بکە کە پەرلەمانی کوردستان بکەوێتەوە سەر کاروباری خۆی و ئەقرار بکەین هەمومان ئەم حکوومەتە پێویستی بە گۆڕانکاری هەیە پێویستمان بە گۆڕینی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیە لە ڕێگەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە و پرسی نەوت و غاز بهێنرینەوە ناو پەرلەمانی کوردستان و ئەو کۆمپانیانەی کە بۆ دەرهێنان و فرۆشتن و بە بازارکردنە دروست بکرێن بە یاسا و ئەگەر هەڵبژاردننی شەکرێ پەرلەمانی کوردستان ئەگەر پێویستی بە گۆڕینی یاسای هەڵبژاردنە لە لیستی نیمچەکراوە بۆ داخراویان بۆ کردنی بە لیستی کراوەی تەواو پەرلەمانی کوردستان ئەقرار بکە و تا ئەو کاتە ئێمە سەرۆکی هەرێمی کوردستانی قانونیمان هەبێ پێش 6 ڕۆژ لە وادەی هەڵبژاردن مەرسوم دەرکاوە کاتی هەڵبژاردن دیاری زۆر باش ئەو نمونەی کە لەسەر کۆمەڵی ئیسلامی ناتەوە وتت کۆمەڵ دۆڵەمەندتر لە حکوومەت مەبەستەوە هیچ پارێک بۆ حکوومەت ناچێتەوە بۆ حیزبەکان ئەڕوە بۆ یەکێتی و پارتی من مەبەستم خوانەخواستە کۆمەڵی ئیسلامی نییە کە کۆمەڵی ئیسلامی لای من یەکێکە لە حیزبە معتەربەرەکان بە تایبەتی مامۆستا عەلی باپیریش بە یەکێک لەسەر کردە خۆشەویستەکانی کوردستانی دەزانمەوە زۆر جاریش بەو ناو زۆر مەجلیسی جیا لە کۆمەڵی ئیسلامی هیوادار بووم کە هەموو سەرکردەی حیزبەکان وەکو مامۆستا عەلی باپیر ئەوەندە متمانەیان بەخۆیان هەبێت کە چوونە لیستی هەڵبژاردنەوە بچن لە پەرلەمان بەشداری بکەن ببن بە ئەندامی پەرلەمان لەگەڵ کادرەکانی خۆیانەوە بچنە شوێنە گەرمەکان کە ئەو توانی بچێتە بەغاوەکو ئەندامی پەرلەمان دەست بەکار بوو نمونونەکەم بوو ئەوە بوو کە ئەم مۆدێلە لە حیزبایەتە مۆدێلێکە بارە بەسەر کۆمەلگاوە و بارە بەسەر حکوومەتیشەوە و هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتی قانونیان لەم بارودۆخە لە ئەستۆ بەڕێز کاکسەلار محەممەد ناوی پەرلەمان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەرزتان بەڵێ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش لە دوای ناوبڕێک لە بەشی دووەمدا باز لە کێشەی دەرمان دەکەین لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لە تەوەری دومدا باز لە مەسلەی کێشەی دەرمان و داواکاری بۆ بڕینی بەشە دەرمان لەلایەن حکوومەتی عێراقەوە دەکەین بە میوانداری بەڕێزان دکتۆر ئارام ڕۆستەم ڕاوشکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە هەروە لە بەغدادیشەوە مەسعود حەیدەر ناوی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. کاک دکتۆر سڵاو لەبێت سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئێستا باز لە مەسلەی بڕینی بەشە دەرمانی هەرێمی کوردستان دەکرێت لەلایەن بەغدادەوە. ئێوە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ نووسراوێکی فەرمیتان پێگەشتووە لەبارەی بڕینی دەرمانەوە؟
بەڵێ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی پەیام. دیارە نووسراوێکی وەزارەتی تەندروستی عراقی فیدرال نادراوە بۆ ئەنجومەنی وەزیرانی عراقی فیدرال لەوێ داواکە کە هەرێمی کوردستان بودجەی خۆی دابدرێ بۆ ئەوەی کە دەرمانی بۆ دابین بکرێ. دیارە ئەو بودجەیەی کە دانرابوو لە بۆ عراقی فیدرال لە تلیارێک و 200 میلیارەوە کراوەتە 600 میلیارد دینار، واتە بودجەکەیان لە 150 کەم کردوتەوە. ئەوان وایان نووسیوە کە ناتوانن لەسەر ئەو بڕەپارەی کە بۆیان دابین کراوە دەرمامان بۆ دابین بکەن، هەر بۆیە داوایان کردووە کە بڕەپارەیەکی جیا دابین بکرێ. بێگومان ئەمەش کێشەیەکی زۆر دروست دەکاتن. کوردستان ئەگە بێت و کە دەرمان لە بەغداوانەیە ڕەنگە تووشی ئەزمەیەکی دەرمانی جددی ببین. بەڵێ بەس کاک دکتۆر تاو مانگەش بەشە دەرمانەکە هاتووە ئەو نووسراوەی وەزیری تەندروستی عراق کاراسی ئەنجومەنی وەزیرانی عراقی کردووە لەکەیەوە ئیشی پێ دەکرێت، ینی ئەو مانگەش دەرمانیان نردووە بۆ هەرێمی کوردستان؟ من حەزەکەم شتێک بۆ بینەرانی بەڕێز ڕوون بکەمەوە. دیارە ئەو سەتا حەفدەیە کە دەبوو لە بۆ کوردستان ڕەوان بکرێ لە بودجەی سیادی کە بۆ دەرمان دانرابوو لە سەتا چلی ئەو سەتا حەفدەیە کە هاتووە تا ئێستا بۆ کوردستان و بە شێوەیەکی زۆر پسر هاتووە و ئێمە چەند زاریش لەگەڵ وەزیری تەندروستی عراقی فیدرال بەڕێز دکتۆرە عەدیل حەموود و هەروها جێگیری وەزیری تەندروستی عراقی فیدرال و هەروها لەگەڵ نوێنەرانی خۆمان قسەمان کردووە. فعلا ئەو کێشەمان هەیە، کێشەی ئەوەی کە ئەو دەرمانە پێشتر بە پسری هاتووە و ئەمەش بۆ ئەم ساڵەکە ئەم ساڵ علاساس کە دەرمان بۆ ڕەوان نەکرێ ئەگە بێت و ئەوان بەو شێوەیە بیر بکەنەوە کە ئێمە بەجیا کە دەرمامان ینی پارەیەکی جاما بۆ دامبرێت بۆ کڕینی دەرمان بۆ هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە، بەڵام تاکو ئێستا شەر نارنی دەرمانەکە بەردەوام ئەگەر ببدرێت لەمە دووە دەبدرێت؟ بەڵێ تا ئێستا دەرمان هاتووە، بەڵام بە شێوێکی زۆر کەم هاتووە، بە شێوێکی پسر هاتووە. ئێستا هەست بەوە دەکەین کە جۆرێک لە ینی لە نادۆستی هەیە بەداخەوە دروست بووە لەوێ و لەگەڵ هەرێمی کوردستانە. ئەو دەرمانە وەکو پێویستە ینی چۆن دەرمان بۆ نەجەف و کەربەلا و بەسرا و ئەوانە ڕەوانەکەن، ئەوە بۆ شێوەیە کە دەرمان بۆ هەرێمی کوردستان ڕەوان ناکرێت بۆ شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک. بەڵێ سوپاس دەکەم. کاک تۆ دەگەرمەوە وڵات ئەگەر لەگەڵمان بینیتەوە ئەگەر بچینە بەغداد لای کاک مەسعود. کاک مەسعود زۆر سوپاس. بەڵێ دیارە کاک مەسعود لە بەغدادەوە لەگەڵمان دەبێت لەسەر مەسەلەی بڕینی بەشە دەرمانی هەرێمی کوردستان. بەڵێ بەڵێ دیارە کاک دواتە دەگەرم لای کاک مەسعود. کاک دکتۆر ئارامەگەر بگەرمەوە لای بەڕێستان، ئێوە داواکاریتان چییە مەسەرەن لە نوێنەرانی کورد و وەزیرە کوردەکان لە بەغداد بۆ چارەسەرکردنی ئەم کێشێ تاکو ئێستایەوە وەکو وەزارەتی تەندروستی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەم لەسەر ئاسی ناوخۆ لەگەڵ حکوومەتی هەرێم هەم لە سەراستی بەغداش و توێشتان کردو لەسەر مەسەلەی مەترسی بڕینی دەرمان؟ بەڵێ بێگومان من زۆر لە چاوپێکەکانی پێشتیش باسمان کردووە. ئێستا ئیدارەکردنی ئێستا لە کوردستان داواکردنی شەڕە، ینی وەزیری تەندروستی لەباتی ئەوەی داوای دەرمان بکە شەڕی دەرمانەکە، مەسەڵەن ئەوێ شەڕ بکات تاکو دەرمان پیاکە. بۆ ئەوە بەستش لێپسراوانی خۆی مەسەڵەن ئەنجومەنی وەزیرانی ئاگادار کردەوە، هەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، هەم جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، هەروە هەم ئەوەندی من ئاگادارم کە پەیوەندی بە بەڕێز سەرۆکی کۆماری عراقی فیدرالەوە کردووە، ڕوها بە نوێنەرەکانی تری خۆمان کردو بۆ ئەوی بتوان ئەو کێشە هەل بکەن. چکە بەڕاستی کێشەیەکی زۆر جددیە، ئێمە بارگرانێکی زۆرمان لەسرە. دیارە ئەو لی جگەلەوەی کە دانیشتوانی کوردستان زیاتر لە 5 میلیۆنی نیو خەڵکە بێ، 2 میلیۆن ئاوارەمان لەسرە. شەڕی مووسڵ ئێستا کە ڕۆژانە 150 بریندار و نەخۆش بۆ دێ. بەڕاستی ئەگە ئەبوو شوێ بڕوە ئێمە تووشی کۆلاپسێکی تەواو دەبین، ئەنی ناتوانین بە هیچ شوێک دەرماندابین بکەین. بەڵێ سوپاس دەکەم کاک دواتەگرمەوە لای بەڕێستان. ئەگەر بچین لای کاک مەسعود حەیدەر. کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بە مەسەلەی مەترسی بڕینی بەشە دەرمانی هەرێمی کوردستان ئەوەندەی کێوە لە بەغداد ئاگادار بن، بڕیارەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە یاخود
جارێ هەر داواکاریە و بە فەرمی نەبووتە بڕیار مەسەلەی بڕینی دەرمان. بەڵێ سڵاو ڕێکس طبعا من ئەمڕۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەو کتابەی وەزارەتی تەندروستی عێراقم بڵاو کردەوە ئەمڕۆ خۆم لەگەڵ وەزیری تەندروستی عێراق لەسەر ئەو بابەتە قسەم کرد لەناو پەرلەمانە. سەرۆکوەزیرانی عێراق خۆی بەفعلی وەزیری دارایی عێراقە و ئەو معلوماتی کە ئەمڕۆ من دەستم کەوت بە پێی کتابێک کە وەزیری تەندروستی عێراق نردوێتی بۆ ئەنجومەنی وەزیران 109 ملیار دیناری هەرێمی کوردستان کە لە موازنەی اتحادیە تەخسیص کراوە صرف نەکراوە. طبعا من نەفەقاتی حاکیمەیە و بە پێی مادەی 8 بڕگەی 1 لە یاسای بودجەی ساڵی 2017 وەزارەتی دارایی ئەبێ سەرفیکە بە ڕەزامەندی سەرۆکوەزیرانی عێراقی. سەرۆکوەزیرانی عێراقیش ڕەزامەند نەبوو. دەلالەت لەوە ئەکات کە ئەوێت ئەم پارەی سەرف نەکرێ و لە نەتیجەیە دەرمان بۆ هەرێمی کوردستان نەیە. طبعا ئەمە بڕیارێکی زۆر خەتەرە لە دەرەوەی پەیوەندی بە چینێکی زۆر با بڵێن هەستیار یاخود مەزلومەوە هەیە کە ئەوانە نەخۆشەکەون و عادەتەن خەڵکی فەقیر و هەژار ئەبێتە قوربانی بڕیاری لەو بابەتە. طبعا لە قسەکردن لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقیە بەتاکید ئاماژە بەوا کات کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نابێت بە یاسای بودجەی ساڵی 2017ەوە بۆیە حکوومەتی عێراقیش ئەبینین ئەم ئیجراعاتانە وەرەگرێ و هەر لە مستحقاتی جوتیارانەوە سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ پەرلەمان بڕیارێکی دەرکرد بەڵام خۆی لە حقیقەتە پێویست بم بڕیارە هەر نەبوو لەبەرەوەی یاسای بودجە هەیە و دەبێت حکوومەتی عێراقی مستحقاتی جوتیاران سەرفکە. بۆ نمونە لەبەرەوەی جوتیار دانەوێنەی داوە بە عێراق و عێراق مەجبورە و ملزەمە بەپێی قانون ئەبێ پارەکەی بداتێ ئەبێ سەرۆکوەزیرانی عێراقی وابەتی کردو بە سیاسی. ئێستا بابەتی دووەم کە داو دەرمانە بە خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی انتخاباتی 2018 لە نزیکبوونەوەیە هەموو وەرەقانە وەکو وەرەقەیەکی سیاسی بۆ هەڵبژاردن بەکاردێنێ و خەڵکیان بە قوربانی. زۆر باشە کاک مەسعود. بەڵام ئەگەر ئەم بڕیارێکی خەتەرناک بێت کە دەسەڵاتدارانی عێراق لێی بەرپرسیار بن بەشێکیشی ناگرێتەوە بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە ینی بەهۆی ئەوەیە کە نەوتەکە تەسلیمی بەغداد ناکەن بۆی عێراق دەیەوێت دەرمان ببڕێت. خۆی دوو جانبی هەیە. جانبی یاسایی وەکو ئاماژەم پێکرد بە پێی مادەی 8 بڕگەی یەکەم کاڵێت تەخسیصکردنی ڕێژەی لە 117 لە نەفەقاتی حاکیمە بە پێی جەدوەلێکە لە یاسای بودجە هەیە بۆ هەرێمی کوردستان. طبعا ئەم بڕگەیە لە ڕووی یاساییەوە هیچ التزامێکی لە بەرامبەرە دانەناوە کە دەبێ هەرێمی کوردستان چی التزامێک بکە. بەڵام ئێمە بینین لە عێراقا زۆر جار ئەمانە جانبی سیاسی تێکەڵەکرێ و ئیجتیهاداتی شەخسی ئەمێنێتەوە لەبەرەوەی لە یاساکەش ئاماژە بۆ کراوە کە دەبێت بە موافقەی سەرۆکوەزیران بێ. سەرۆکوەزیرانی عێراق لە مناقەشەکردن لەگەڵیا ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ التزامێکی بە یاسای بودجەی عێراقی لەو نییە بۆیە حکوومەتی عێراقیش التزام ناکە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە شایستە داراییەکانی کە ئێستا نەفەقاتی حاکمەشە. ئێمە لە دوا کۆبوونەوەمان ئاخر کۆبوونەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم تەحزیرەماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یاساکە کلەن ڕەفز بکاتەوە ممکنە حکوومەت ببێتە هۆی ئەوەی کە پارەی نەفەقاتی حاکمەش کە پارەی کارەبایە پارەی نزاعاتی ملکیەیە پارەی دانێنەی مستحقاتی جوتیارانە ببورە پارەی داو دەرمانە هەموو ئەمانە ببڕێ ئێستاوە لەسەر دیواخان نەتیجەکەی بینی کە پارەی جوتیاران کەمەکرێتەوە و بەعەمەلی سەرۆکوەزیرانی عێراق سەرفکردنی پارەی داو دەرمانی هەرێمی کوردستانی ڕاگرتووە. زۆر باشە بەس ئەمە تاو بۆتە بڕیار و لەمەودا عێراق بەشە دەرمانی هەرێم نانێرێت بۆتە بە بڕیارێکی فەرمی ئەم مەسەلەیە تاوەکو حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجە نەبێت. بە پێی کتابەکەی وەزارەتی سەحەی عێراقی
کە داوای کردووە ئەنجومەنی وەزیران ئەوەی بە بڕیارێکی فەرمی پارەی دەرمانی هەرێمی کوردستان ببڕێ وەکو لە قانونی موازنە ئاماژەی پێکراوە پێچێ بە شەفەرمی ئەمە کراوە پێچێ سەرۆکوەزیرانی عێراقی ئەو بڕیاری دابێ لای خۆیەوە و پارەکە پارەی داودەرمانی عێراقی سەرف کردووە جگە لە هەرێمی کوردستان دەلالەتی ئەوەیە کە نیازیەوەی نییە سەرفیکا ممکنە لە ماوەیەکی ترە جورەتیەوە شێوێ بڵێ فعلا من نام پارەیە نادەم هەرێمی کوردستان و دەرمان بۆ هەرێمی کوردستان نانێنین لەبەرەوەی هەرێمی کوردستان التزاماتی اجتماعی بەرامبەر بە عێراق نییە. بەڵێ سپاس دەکەین بۆ بەرز زۆر سپاس بۆ بەرز کاک مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمان سپاس بۆ بەرزتان زۆر سپاس. کاک دکتۆر ئارام ئەگەر بگەڕێنەوە لای بەرزتان ئێستا سەرچاوەکانی دەرمان لە هەرێمی کوردستان چین؟ ئایا بەشە زۆرەکەی دەرمان لە بەغدادەوە بۆ هەرێمی کوردستان دێت یاخود بە بڕینیان بەشە دەرمانە چ کاریگەریەک لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات؟ بێگومان کاریگەرێکی زۆر گەورە دروست دەکات بەڵام من دەبێت شتێک باز بکەم تا ئێستا لە کۆگاکانی دەرمانێکی کیمیادیە بەشێکی زۆر کە دەرمان هەیە ئەو دەرمانانە پێشتر کراون کە حیسەی حکوومەتی هەرێمی کوردستانی تایە ئەو دەرمانانە بە پسر بۆ ماندێ ئەوەی کە کتابەکە نووسراوەکە ئەوەندی من ئاگادار بم باسەکە کە لە مەودووە ئەگەر کە دەرمان کرا ینی دەرمان بۆ هەرێمی کوردستان نەکڕێ بپزرێ ئەمەیە بەڵام تا ئێستا دێ بەڵام بە شێوێکی وەکو پێویست نایە ئێمە لە تاوان تووشی کێشەک دەبین لێرە حکوومەتی هەرێمی کوردستان خۆمان ئێمە وەکو وەزارەتی تەندروستی مانگانە بای 6 ملیار دینار دەرمان دەکرین بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو پارێزگاکان تقریبا ساڵانە دەکاتە 7 تا 8 ملیار دینار وەکو ساڵانە بەڵام ئەوە بەشێکی زۆر کەمە ئێمە پێشتریش کە دەرمان لە عێراقەوە دەهات ئەو کاتە داوامان کرد بۆ ئەو بەرە زیاد کرێ بکرێتە 12 میلیارد مانگانە بکرین کە دەرمان بکرن بۆ ناو هەرێمی کوردستان جاگەر بێت و ئێستاکە ئەو دەرمانەشمان لێ ببڕن بە تەواوەتی تەمان وردە کە دەشبڕێ بە پێی ئەو نیەتێک کە ئەوان هەیەە بێگومان ئەگە بێت و حکوومەتی کوردستان کارێکی جددی نەکات بۆ ئەوەی زیادکردنی ئەو پارەی کە داینایە بۆ کڕین دەرمان دڵنیان کە نەخۆشخانەکانمان تووشی کێشەی تون دەبن. زۆر باشە لەگەڵەوەشە وەزیری تەندروستی پێم وایە ئەنجومەنی وەزیرانیش لە هەوڵی بەردەوامدان. بەڵێ یان لەسەر و مەسەلەیە قسەکرا وەزیری تەندروستی قسەی کردووە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان لەسەر مەترسیە و بڕیارە؟ بەڵێ پەیوەندی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کردووە سەرۆکی حکوومەتەوە کردووە بە جێگرەکەی کردووە بە بەرپرسە حیزبیەکانی کە ئەوڕۆ کە دەسەڵاتن مەسەرەن وڵات بەڕێوە دەبن بەوان کردووە کە هەروها بە وەکو باسم کرد پێشرێ بە بەڕێزکا دکتۆر فواد کە سەرۆکی کۆمارە عێراقی فدرال کردووە پێم وایە بە ئەندام پەرلەمانەکانی خۆمانەوە لەوێ کە لە بەغداوانی کە نوێنەرایەتی کوردستانەکەن کردووە بەڕاستی ئەگەر عێراق بەشی هەرێمی کوردستانیش ببڕێ وەکو هەرێمی دانیشتوانی هەرێمی کوردستان بەڵام حەق نییە بەشی ئەو 2 میلیۆن کەسەی کە ئاوارەن و نیشتەجێن لە کوردستان ئێوان ببڕێ و ڕۆژانە ئێمە 150 بریندار ئێستاکە لە مووسڵەوە کە بۆمان دێ ئەوانیش ینی ئێستاگە بێت و سەردانێکی نەخۆشخانەکانی هەولێر و دهۆک بکەی یان شێخان بکەی ئەوانەی کە لە هەولێر خەسخانە ڕۆژهەڵات و ڕۆژ ئەوە ئیمەرجنسی هەروها لە دهۆک خەسخانەی ئازادی لە 199 نەخۆش و بریندارەکان نەخۆشە بریندارەکانی مووسن خەڵکانی خۆمان زۆر کەمترە بۆیە بەڕاستی ئەوە ینی بڕیارێکی عاقلانە نییە بڕیارەکە کە زیان بە هەموو خەڵکی کوردستان دەگەێنێ خوا نەخواست ئاگە بێت و ئەو کەمی دەرمانە بێتە هۆی بڵاوبوونی و هەندێک نەخۆشی خۆ نەخۆشی سنوور نازانێ ئەو کاتە هەر یەخەی عراق دەگرێتەوە ئەو نەخۆشە بڵاو دەبێتەوە خوا نەخواستە بۆ شارەکانی کە ئەمڕۆکە سەر بە عراق. کاکتۆر ئێوە وەکو وەزارەتی تەندروستی ئەوەندەی کە بەڕێز داگەدار وەزیری تەندروستی داوای ڕوونکردنەوەی لە وەزارەتی تەندروستی عێراق کردووە لەسەر مەسەلەی ئەو بڕیارەوە پێشتریش کە بەڕێز وتت وردە بەشە دەرمانی هەرێمی کوردستان کەم بۆتەوە؟ بەڵێ ئێمە ئەلەو کاتێککە وەزیری تەندروستی عێراقی فیدرال سەردانی هەرێمی کوردستانی کرد تقریبا 3 مانگلەوە پێشەوە پێشترێژ بەردەوام جێگیری وەزیری عێراق تەندروستی عێراقی فیدرال هاتە کوردستان ئێمە ئەو پەیوەندی ئەو شتەمان لەگە باس کردووە ئەوان وعدی ئەویان دانەوە کە بەشە بودجەکەمان زیادکەن و هەروها بەشی ئەو دەرمانەی زیاد دەکەن ئەو پارە کە بۆمان دانرا هەروها کە دەرمانی زیاتر بنێرن و حیسەی تەعزیزی بنێرن
بەڵام بەداخەوە شتەکەوا دەنەچوو ئێمە پێمان وایە ئەو مەسەلە لە وەزیری تەندروستی گەورەترە ئەوە کێشەی ڕەنگە سیاسیبی لە دەسەڵاتی وەزیری تەندروستیشەوە نیە چکە لەگەڵ وەزیری تەندروستی ئێمە ڕۆژانە پەیوەندیمان هەیە بەڕێز جەنابی وەزیری تەندروستی خۆمان کاکتۆر ڕێکەوت پەیوەندی بە وەزیری تەندروستی عراقی فدراڵەوە دەکاتن و کێشەکانیش باسەکە بەڵام کێشەکە لە سەروی دەسەڵاتی ئەوەیە زۆر باشە بەس ئەو بڕەپارەی کەمانگانە بۆ بەشی دەرمانی هەرێمی کوردستان سرف دەکرا لایەن عێراقەوە چەند بوو ئەوەی کە ئێستا مەترسی بڕینی لەسەرە خۆی ئەگە سەتا حەفدەکە بە تاواتی بەهات بە نزیکەی 250 میلیۆن دۆلار ساڵانە بوو بەڵام ساڵانە نزیکەی سەتاچیلی ئەوە دەهات یعنی ڕەنگە مانجێ ینی ساڵانە باە 100 میلیۆن دلارێک بەهات باە 100 میلیۆن دیرا 150 میلیۆن دلار بەهات بە لەوە زیاتر نەبوو بەشەشی زۆر کەمتردا لەگەڵ ئەوەش ئێمە ئەو کاتێک پارێکی باشمان لە بەدەستا بوو دەمانتوانی ئەو عیزە پڕ بکەینەوە ئەوی کە لە ئەو دەرمانێکە لە بەغدانەداد ئێمە لە کوردستان لە شەریکانی خۆمانەوە لە دەمانتوانی لە کۆمپانیەکان بیان کردن دابینیا بکەن بەڵام خۆتە زانی ئەو کێشە دارایی کە هەرێمی کوردستانی گرتەوە هەموو جومگەکانی گرتوتەوە بێگومان تاسیریشی کاریگەری کردە سەر خزمەت گوزارێکی تەندروستیش ئێستا ڕەنگە حکوومەت هەرێمی کوردستان نەتوانێت ئەو پارە دابین بکە ینی ئێمە ئێستا کە نزیکەی لە 100 میلیارد زیاتر قەرزاری کۆمپانیەکانین کۆمپانیەکان بەداخەوە متوانەمان پێ ناکەن تەنها کە دەرمانیشمان پێ بفرۆشن جاران کە تەندەرێکت یاعلان دەکرد 50 کۆمپانیا داهات و منافەسە دەبووی ئێستا کە تەندەری ئەلانەکەی کەسیش نایە بەڕاستی ئەمە کێشەیە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان بیرێکی زۆر جدی بکاتەوە لەگەر دەسەڵاتەکانی سەروی خۆیەوە بەردەوامە هیوادارین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئارام ڕۆستەم عەبدوڵڵاه ڕاوێژکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ